ئەو کاتت باش بەخێرهاتی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 5 لاپەڕە 5 ئەو کتێبە نووسرایە بێگومان ئەو لاپەڕەیە تەواوکەری لاپەڕەی چارە کە باسی خەمڵاندن بوو بە نزیککردنەوە. لێرە نووسرایە دەتوانیت هێمای ئەو هێمایە بەکاربهێنی بۆ نیشاندانی وەڵامی نزیک کراوە. دوو ژمارە هەیە 5125 کەم 1920 دەکاتە نزیکەی 3000 دەکاتە نزیکەی 3000 نەک 3000 نزیکەی 3000 لەبەر ئەوەی ئەو هێمایە دەبی لە جیاتی یەکسانە بە ئەو هێمایی دانەی. با بزانین کو ژمارەکە چ بوو؟ 5125 کەم 1920 کەم 1920 بێگومان لە خانەی ئەگەر بمانەوێت بە تەواوی جیاوازیەکەی ببینینەوە لە خانە یەک دەست پێ دەکەین 5 کەم 0 هەر 5 2 کەم 2 0 1 کەم 9 نابی لەبەرەوەی یەک بچووکە 9 گەورەیە دەچین ئەو 5 ئێرە خورد دەکەینەوە ئەو یەکە هەمیشە یەکەچی لە تەنشت دادەنێین لە لای چەپ وەکو برێی دا لێرە لەو 5 دێ بەڵام بەڕەنووس هەر یەک دادەنێ دەبیتە 11 نۆی لێ بڕوا دەکاتە 2 ئەو 5ش بێگومان دەگۆڕێ دەبی بە 4 هەموو کات لە کاتی خورتکردنەوە ژمارەکە یان ڕەنووسەکە یەک کەم دەکا دەبی بە 4 دەبی بە 4 لە جیاتی 5 دەبیتە 4 ئەوجا 4 کەم 1 دەبی بە 3 ئەوە دەتوانی لە بڵێ یەکسانە بە دەتوانین بڵێین 5125 کەم 1920 یەکسانە بە 3205 با بزانین ئەگەر نزیکی بکەینەوە کووە ئەو 5000ەی نزیک دەکەینەوە لە نزیکترین 1000 دەبتە 5000 5125 دەبتە 5000 لەبەر چ؟ لەبەرەوەی ئەو یەکە کە لێرەیە ڕەنووسەکی بچووکە ئەو 5 نابی بە 6 هەروەها لەبەر ئەوەی ئەو 5 نزیک دەکەینەوە ئەو ڕەنووسانەی لای ڕاست هەموو دەبنە 0 1920 کە چی لێ دێ دەبیتە 2000 چونکە 9 ڕەنووسەکی گەورەیە ئەو یەکا دەبی بە 2 ئەو جەکە لێ دەرکردن دەکەین ئاسانە زۆر سفرەکان هەر سفرن 5 کەم 2 دەکاتە 3 کەواتە ژمارەکە دەبیتە 3000 دەبیتە 3000 ئەوە بە نزیککردنەوە بە خەمڵاندن 3000 نزیکە لە 3205 کەواتە 3000 ژمارەیەکی شیاوە گونجاوە دەشێ ئاوا بێ بەڵام پاشان کە دەنووسین 5125 کەم 1920 ناتوانین بنووسین یەکسانە بە 3000 لەبەرەوە یەکسان نییە بە 3000 یەکسانە بە نزیکەی 3000 ئەو هێمایە لە جیاتی دەنووسین یەکسانە بە نزیکەی وشەی نزیکەی لێرە زۆر گرنگە نزیکەی 3000 ئەگەر تەماشای ئێرە بکەین ژمارە تەواوەکە 3250
نزیک کراوەکە 3000 لێرە لەبەر ئەوەی 3000 گچکەترە یان بچووکترە لە 3205 دەڵێن خەملاندنەکە خەملاندن بە کەمکردن خەملاندن بە کەمکردن لەبەر ئەوەی بچووکترە ئەگەر تەماشاکەین ئەگەر وەڵامی خەمڵێنراو بچووکتربی دەڵێن خەمڵاندن بە کەمکردن کەم بوویتەوە ژمارە خەمڵێنراوەکە هەندێک جار خەمڵاندنەکە زۆرترە وەکو لێرە لە وێنەیە کە ئەو دوو ژمارەی دەینین کۆیان دەکەینەوە بە تەواوی دەکاتە ئەوەندە 564 بەڵام کە دەیان خەمڵێنین نزیکیان دەکەینەوە دەکاتە 570 گەورەترە لە 564 لەبەرەوە پێی دەڵێن خەمڵاندن بە زیادکردن خەمڵاندن بە زیادکردن پاشان دوو ژمارەی دیش هەیە ئەو دوو ژمارەیە لێکدانە 144 جاران 123 بێگومان کاتەکی زۆری پێدەچی ئەگەر بەدەست ئەو دوو ژمارەی لێک بدەین لەبەرەوەی دەچم بە ژمێرەر یان حاسیبە یان کالکولەیتەر لێک دەدەم 144 123 144 جاران 123 دەکاتە 17712 17712 ئەگەر بمانەوێ لێکدانەکە بخەمڵێنین 144کە نزیک دەکەینەوە بۆ 100 123 کەش هەر نزیک دەکەینەوە بۆ 100 لە کاتی لێکدان ژمارەکە بووە 10000 ئەو خەمڵاندنە بە کەمکردنە کەم بوویتەوە چونکە 17000 زۆر گەورەترە لە 10000 17000 گەورەترە لە 10000 ئەوە دوو جۆری خەمڵاندن بە کەمکردن یا بە زیادکردن هەندێک جار خوێندکاری ژیر دەتوانی تەنیا یەکێک لە ژمارەکان نزیککەیەوە بۆ ئەوەی خەمڵاندنەکەت زۆر نزیکی ژمارە تەواوەکە بی دەتوانی تەنیا ئەو ژمارەیە نزیککەیەوە یان تەنیا ئەو ژمارەیە بەڵام هەندێک جار پێویستە هەردووچی نزیککەیەوە هەتا ئاسانکاری بکرێ لێرە چەند نمونەیەک مایە بەڵام ئەوانە دەهێڵمەوە بۆ وانەی داهاتوو هەتا وانەی داهاتوو هەر بژی